ئەنجامی خۆی پێکاوە. قسەکانم ئاڕاستی مامۆستایان دەکەم، پیان دەڵێم مامۆستا خۆشەویستەکان کە لە سەرەتادا ئاشنا دەبن بە منداڵەکان کاتان لێ دەکەم ئێوە قسەکەری سەرەکی مەبن، بەڵکە با قوتابیەکان قسەکەر بن، ئێوە بازنەیەک بکەنەوە، خۆتان بخەنە دەرەوەی بازنەکە و قوتابیان بخەنە ناو بازنەکەەوە، قوتابیەکان بابی و ڕای خۆیان دەرببڕن لەم کتێبەدا بە شێوەیەکی پەروەردەیی مۆدیارن. من هاتووم چل وێنەم داناوە چل لاپەڕە، ئەم چل لاپەڕەیە هەموو لاپەڕەکانی بۆ نمونە ئەو بابەتانی کە تایەتی کە لەویا تۆمار کراوە هێماکانن، سیناریۆکانن. ئەم هێمانە هێمایی کردووە بە کوڕ و کچێک کە لە پۆلێ لە ژوورێکدا دادەنیشتن و پێکەوە قسە دەکەن و یاری دەکەن. ئەگەر سەرنجی بێ ئەو پرسیارەی کێ دەبینی، چی دەبینی، لە کوێدا دەیبینیت، منداڵەکان دەهێنێتە قسە. کە دەیهێنێتە قسە منداڵەکان دەڵێن مامۆستای خۆشەویست لەو وێنەیەدا پەردەیەک دەبینین، پەردەکە ڕەنگی شینە. مامۆستا سیسەمێک دەبینین، سیسەمەکە سیسەمی منداڵەکەیە. کچێک دەبینین کە دانیشتووە لەگەڵ براکەیەتی یا لەگەڵ هاوڕێکیاتی بەیەکەوە یاری دەکەن. کەوابێ ئەم چل لاپەڕەی کە من دامناوە لە سەرەتای ئەم کتێبەدا قوتابیەکان خۆیان سەرپەرشتی کاری خۆیان لە پۆلدا بکەن و مامۆستا تەنیا ئاگای لیانە. ئەو بابەتە کولتوریانی کە پێشکەشی دەکەین، ئەوانەی کە لە ژوورێکی منداڵ چی تێدایە، ژووری نان خواردن چی تێدایە، لە حەمامەکەدا چییە کە دەکەوێتە ڕێ لەسەر جادەک شەقامەکان چی دەبینە کە لە قوتابخانەکە نزیکە بێتەوە قوتابخانەی کوردستانە. پێشەوەی بچینە پۆلەوە ئەوەستاین سرودی نیشتیمانیمان خوایە وەتەن ئاواکەی کوردستان کوردستانی جوانمان دەوتەوە. ئەمانە اینجا دەچێتە پۆلەوە، دوایی پشووەکەم دیاری کردووە، لە پشۆکە کۆ دەبنەوە، دوایی لە هەموو جێگای شەدەزیشانی ئەوم کردووە کە کوڕێک و کچێک بەیەکەوەیە. مانای وایە دیاریکردنەکەم دیاریکردنێکی زۆر ڕاستە، کۆمەڵگا پێک نەهاتووە بە تاقی تەنیا لە کوڕ، پێکاتووە لە کوڕ و کچ، هەردووشیشیان ئەرکەکانم پێبەخشیون. کەوابێ ئەو وێنانەی کە دامناوە نزیکەی زیا لە 6 هەفتە دەخایەنە کە مامۆستاوانەکانیان پێ دەڵێتەوە و منداڵەکان سنتەرن و لە بنەدان و مناڵەکان قسە دەکەن و مامۆستا گوێگرە. ئەم نەخشەیەم بە جۆرێکی ئەو تۆ داناوە. ئەگەر مامۆستا و 6 هەفتەیە ڕێگا بە منداڵەکان بدا، سەروەتی زمانی، سامانی زمانی قوتابیان لەو کاتەدا لە 800 بۆ 1200 وشە لە پۆلدا دووبارە دەبێتەوە. یعنی تۆ منداڵەکە هێناوە بەر لەوەی کە منداڵەکە فێری دێ ئارێ بکەیت، هاتی منداڵەکە زمانە ڕاهێنا. تۆ لە پۆلدا زانیت چێ زمانی فسە، چێ شەرمەکە، چێ زۆر بڵێە، چێ خۆی ئەخاتە پێشەوە. مانای وایە منداڵەکان بە تۆ ئاشنا بوون و تۆش بە منداڵەکان ئاشنا بووی.